بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لوانيسي ودوهم مخزمتان دقين وكا اوانيش من هر قصة كردنا لسر تفسير كلو درسيدا زور بكرتي إشارة آماجة دكين بهندك لواني كتفسير قرآني بيروزيان كردوه لناو الصحابة كاني في غنبردا صلى الله عليه وسلم ولناو تابعين كان جدا، يعني اواني كصحابي في غنبريان بينيوه خواليان رازي بيت. مشهور ترين صحابة كتفسيري آتكاني قرآني بيروزيان كرد بيت كوملك صحابة بون لوانا هرچوار خليفة خواليان رازي بي، ابن مسعود واروا ابن عباس أبي كري كعب زيد كري ثابت أبو موسى أشعري عبد الله كري زبير كأوانا أو صحابانا كزورترين قسيان لسر تفسير كردوه كديار لنا وخليفة كان دا إمام علي لهمويان زياتر قسيه لسر تفسير بحكم أويك إمام أبو بكر إمام عمر إمام عثمان هم مدتي خلافتيان كم بوا وهمش أوان لنا وصحابة دا جياون صحابة كان سردمي أوان زورينيان عالم بون زورينيان كات خوي لخزمتي پیغمبر دا صلى الله عليه وسلم زوريني أحكام كان فيربو بون پێویستیان زۆر بە تەفسیرکردن و لێکدانەوەی ئاەتەکان نەبوو بۆ خۆیان ڕاستەوخۆ لە ئاەتەکان دەگەیشتن، بەڵام لە سەردەمی ئیمامی عەلیدا بە حوکمی ئەوەی هەم خلافەتەکەی دوای ئەوان بوو و هەمیش دەسەڵات و حوکمی ئیسلامی لە سەردەمی ئیمامی عەلیدا گەیشتە شوێنان، خەڵک زۆر پرسیاری بۆ دروست دەبوون، بۆی ئیمامی عەلی لە سێ خەلیفەکەی دیکە زیاتر قسەی لەسەر تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان کردووە. بەڵام وریابن طبعا بەناوی ئیمامی عەلیشەوە بە تایبەتی شیعەکان زۆر قسەیان هەڵبەستووە، ئەوانەی کە پاڵ دەدرێنە لای ئیمامی عەلی بەبێ گومانی پێویستە ورد بکرێنەوە و تەحقیق بکرێن بزانین ئایا فعلا ئیمامی عەلی وای فەرمووە یان بەناوی ئەوەوە هەڵبەستراوە یا قسەکە پاڵدراوەتە لای ئەو. وەلەناو سەحابەکانی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم مەشهورترین صحابة بتفسير إمامي ابن عباس، يعني عبد الله كري إمامي عباس كدكاتا موزاي پیغمبر صلى الله عليه وسلم كپیغمبر ما صلى الله عليه وسلم كاتي خوي طبعا دستي لسر سنگي إمامي عباس إمامي عبد الله كري عباس دانا وكمن دال بوا فرميتي اللهم فقهه في الدين وعلمه التأويل خوايا شارزايك لآينكت وفيري تفسير ليكدانوي آتكانشي بكا بوي عبد الله كري إمام عباس بحبر أمة، يعني عالمي أمتي پیغمبر صلى الله عليه وسلم ناسرابو وهندك پیانده قتريت ترجماني قرآن ويعني ليكدروا تفسير كرو رابكري آتكاني قرآن وهندك پیانده قد بحر الإسلام يا بحر الدين، يعني بقدر دريايك علم زانستي بيبو سبارت بقرآن. عبد الله كري إمام عباس لبر لقلوي كتمني كم بو بلام هر لقل پیغمبري خوادا جياوه بزوري لقل پیغمبري خوادا بو صلى الله عليه وسلم و پیغمبري دعاي بو كردوا و زكاوت و زيركيكي زوري شي هبوا بو الهمو صحابة كان زورتر طبعا قسەی لەسەر تەفسیر هەیە و قسەکانیشی مەقبولتر و وەرگیراوترن، هەر لەبەر ئەوە بوو کە کاتی خۆی ئیمامی عومەر لە سەردەمی خلافەتیدا لەگەڵ ئەهلی شوڕا لەگەڵ بەتەمەنەکانی مهاجر و ئەنسار بانگی دەکرد کە زۆر جار ڕەخنەیان لێ دەگرت دەیانگوت ئەو منداڵەیە ئەو کەم تەمەنە بۆچی طبعا دەیهێنن لە ڕیزی ئێمەدای دەنێن. ئیمامی عومەریش دەیفەرموو ئەوە پیغمبری خوا صلی الله عليه وسلم دعای بۆ کردو لە هەمومان زۆرتر لە قورئان دەگات. هەتا ئیمامی عومەر خوا لێ رازی بێت کە ئیشکالێکی هەبوو بێ لە ئاەتێکدا گەڕاوەتەوە بە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر کاتێک کە پرسیاریان لێ کردووە سەبارەت بە هێندێک لە ئاەتەکان کە گومانی هەبووە یان معلوماتێکی دەقیقی پێی وا بۆ لای نییە وتێتی بڕۆن لە ئیمامی
عەبدوڵڵا لە عەبدوڵڵای کوڕی عەباس پرسیارکەن جوابەکەشم بۆ بێننەوە بزانم دەڵێن چی هەر بە کورتی تەبەن ئەوانەی کە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس تەرجمانی قورئان لێیانەوە فێری تەفسیر بووە تەبەن پێش هەموویان و لەسەرووی هەموویانەوە شێخەکەی و پێغەمبەرەکەی بووە محەممەد صلی الله عليه وسلم و هەروەها زۆر علمی لە ئیمامی عومەر وەرگرتووە لە سەردەمی خلافەتی و پێشتریش وەروەها لە ئوبەیەی کوڕی کەعب لە عەلی کوڕی ئەبی طالب لە زەیدی کوڕی ثابت کە ئەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عومەری کوڕی خەتاب ئوبەیەی کوڕی کەعب عەلی کوڕی ئەبی طالب زەیدی کوڕی ثابت بە شەیخ و مامۆسای ئیبن عەباس دەژمێردرێن و حساب دەکرێن ئاگاتان لەو ناوانە بێت تەڵەبە و قوتابیەکانی ئیمامی ئیبن عەباس عەبدوڵڵای کوڕی عەباس بریتی بوون لە چێ تەبەن مەشهوورترین تەڵەبەکانی سەعیدی کوڕی جوبەیر مجاهیدی کوڕی جەبر تاووسی کوڕی سەیدان عەکرەمە عەطا کە ئەو چوار قوتابیە هەرە مەشهوورەکانی بوون سەعدی کوڕی جوبەیر مجاهیدی کوڕی جەبر تاووس عەکرەمە عەطا ئەوانە مەشهوورترین قوتابیەکانی ئیمامی عەباس بوون ئیبن عەباس دوای ئیبن عەباس تەبەن لە ناو سەحابەدا عەبدوڵڵای کوڕی مەسعود ئیبن مەسعود کە یەکێک بووە لە عالم و شارەزاکانی ناو سەحابە و تەبەن شەشەم کەس بووە کە ئیمانی بە پێغەمبەر هێناوە عەلەیهی سەڵات وەسەلام لەو کەسانەیە کە موژدەی بەهەشتی پێدراوە و هەروەها خادیم و تەبەن خزمەتکاری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم لە زۆرینەی زۆری حیات و تەمەنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لەگەڵ پێغەمبەردا بووە بۆ دوای دەفەرمێت سوێن بە و کەسەی قورئانی ناردوتە خوارێ هەر ئاەتێک خوای گەورە ناردبیەتێ خوارێ دەزانم کەی هاتۆتە خوار لەکوێ هاتۆتە خوار سەبارەت بە چێش ئاەتەکە هاتۆتە خوارێ ئللا معلوماتم لەسەری هەیە بۆیە دوای ئیبن عەباس عەبدوڵڵای کوڕی مەسعود کە ئەویش هەر ناوی عەبدوڵڵایە تەبەن زۆرترین قسەی لەسەر تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان هەیە لەناو تابعین ئەوانەی کە گوتمان تابعین سەحابەی پێغەمبەریان بینیوە بەڵام پێغەمبەریان نەبینیوە صلی الله عليه وسلم مفەسرینەکان زۆرتر بوون بە حوکمی ئەوەی کە لە سەردەمی ئەواندا خەڵکی تازە موسڵمان بوو زۆرتر بووە و خەڵکی غەیرە عەرەبیش تەبەن زیاتر هاتۆتە ناو ئیسلام پێویستیان بە تەفاسیل و لێکدانەوەی زیاتر هەبووە لەناو تابعیندا ئەوانەی کە وەکو گوتم دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتوودنتە ناو ئیسلام و بە خزمەتی سەحابەکانی پێغەمبەری خوا گەیشتوون تەقسیمی سێ چین دەکرێن مفەسرینەکانی تابعین دەکرێنە سێ طەبەقە پێیان دەگوترێت طەبەقەی ئەهلی مەککە خەڵکانێکیان پێیان دەگوترێت خەڵکی مەککی یان مفەسرینەکانی مەککە بەشێکی دیکەیان پێیان دەگوترێت مفەسیرەکانی ئەهلی مەدینە و طەبەقەی سێیان پێیان دەگوترێت مفەسیرەکانی ئەهلی عێراق تەنها بە کورتی ناوەکانیان باز دەکەین ئەوانەی کە لە مەککە طبعا پێیان دەگوترا طەبەقەی ئەهلی مەککە یا چینی ئەهلی مەککە یا مفەسیرەکانی ئەهلی مەککە وەک ئیبن تەیمیە باسییان دەکات دەفەرمێت ئەعلەم الناس بالتەفسیری ئەهل مەککە چاکترین کەس زاناترین کەس بە تەفسیری قورئانی پیرۆز خەڵکی مەککەیە لأنهم أصحاب عبد الله بن عباس چونکە هاوڕێتی عەبدوڵڵای کوڕی عەباسیان کردووە و هەروەها زمانەکەشیان زمانی قوڕەیش بۆ کە قورئانی پێدا بەزیوە و لە لەهجە و لۆغات و معانی ئاەتەکان و وەلۆغەتی عەرەبی جوانتر لە خەڵکی دیکە تێگەیشتوون لەناو طبعا طەبەقەی ئەهلی مەککەدا ئەوانەی کە مەشهورن بەوەی کە تەفسیریان کردووە هەر ناوەکەیان بە کورتی یەکیان مجاهید کە ئەگەر کەسێک تۆزێک ئەهلی قورئان و تەفسیر بێ لە زۆرێک لە تەفسیرەکاندا دەوترێت قالە مجاهید یا ئەوەڕێی مجاهیدە مجاهید تابعینە ساڵی 21 هیجری طبعا لەدایک بووە و ساڵی 104 هیجری وەفاتی کردووە و مەشهور بووە بە ئەبوو حەجاجی مەکی کە مەشهورترین عالمی تەفسیر بووە لە
سەردەمی خۆیدا و تایبەتمەندی و لە هەرە قوتابیە تایبەتمەندیەکانی عەبدوڵڵای کوڕی عەباسیش بووە. ئەوەی یەک. عەتای کوڕی ئەبی ڕەباحە کە ساڵی 27 هیجری لەدایک بووە و ساڵی 114 هیجری طبعا وفاتی کردووە کە مفتی طبعا خەڵکی مەککەی بووە لە سەردەمی خۆیدا، یەکێک بووە لە قوتابیە باوەڕ پێکراوەکانی ئیبن عەباس و هەروەها ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت لەبارەیەوە دەفەرمێت ما لەقەیت ئەحەدًا ئەفضل من عەتاء بن ئەبی ڕەباحە، چاکتر لە ئەبی ڕەباحە بە خزمەتی نەگەیشتوومە لە تابعینەکان. و هەروەها قوتادە دەفەرمێت زاناترینی تابعین بە قورئانی پیرۆز عەتای کوڕی ڕەباحەیە. دوای ئەوان عیکرەمە کە خزمەتکار و طبعا هاوڕێی ئیبن عەباس بووە کە ساڵی 25 هیجری طبعا لەدایک بووە، ساڵی 105 وفاتی کردووە. سەبارەت بەویش هەر بە خێرایی ئیمامی شافعی دەفەرمێت ما بەقیە ئەحەد ئەعلەم بکتاب الله من عیکرەمە لە سەردەمی خۆیدا دەیفەرموو لە ناو تابعینەکاندا کەس نەماوە زاناتر بێت لە عیکرەمە. عیکرەمە لە هەموو خەڵکی زاناتر بووە بە حوکمی ئەوەی هەمیشە طبعا بە زۆری لە خزمەتی ئیبن عەباسیدا بووە. و هەروەها تاووسی بنی کەیسانی یەمانی ئەویش یەکێکی دیکە بووە لە طبقەی ئەهلی مەککە لە مفەسیرینەکان کە ساڵی 33 هیجری لەدایک بووە، یعنی دوای طبعا وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەدایک بووە، ساڵی 106 هیجری وفاتی کردووە و 50 لە سەحابەکانی پێغەمبەری خوای بینیوە صلی الله عليه وسلم. یەکێکی دیکە سەعیدی کوڕی جوبەیر یەکێکی دیکە بووە لە تابعینەکان کە ساڵی 45 هیجری لەدایک بووە و ساڵی 94 هیجری وفاتی کردووە کە گەورە تابعین بووە و کەسێکی عالم زانا زاهید دنیانەویست و یەکێک بووە لەو کەسانەی کە زۆر لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێگەیشتووە. کەواتە طبقەی ئەهلی مەککە مفەسیرینەکانی ئەهلی مەککە ئەوانن کە ناوەکانمان دەوێت مجاهید هەر ناوەکان بەستە، عەتا، عیکرەمە، تاووس، سەعیدی کوڕی جوبەیر. و طبقەی ئەهلی مەدینە ئەوانەی کە پێیان دەگوترێت مفەسیرینەکانی خەڵکی مەککە زۆرن، بەڵام مەشهوورترینیان بەناوبانگترینیان محەممەدی کوڕی کەعبی قوڕەضی کە طبعا یەکێکە لە طبعا سەحابە زۆر عالم و زاناکان کە ساڵی 1014 وفاتی کردووە و لە کاتی شەرحکردنی تەفسیر و حەدیثی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتێکدا سەقفی مزگەوتەکەی بەسەردا کەوتۆتە خوارێ و وفاتی کردووە، یعنی هەم طبعا کە ژیاوە لە خزمەتی قورئاندا ژیاوە و کە وفاتیشی کردووە خەریکی خزمەتی قورئان بووە. بۆیە یەکەمیان لە طبقەی ئەهلی مەککە محەممەدی کوڕی کەعب، دووهەمیان ئەبوو عالیەی ڕەیاحی کە یەکێکی دیکەیە طبعا ناوی ڕەفیعی کوڕی مەهران بووە، کونیەکەی ئەبوو عالیە بووە، ساڵی 93 هیجری طبعا وفاتی کردووە و هەر لە مەدینە ژیاوە و طبعا لە مەدینەش وفاتی کردووە. زەیدی کوڕی ئەسلەمە یەکێکی دیکەیە طبعا لە سەحابەکانی خەڵکی مەدینە و مفەسیرین طبعا سەردەمی خۆی بووە کە ئەو سێ سەحابەنە لە خەڵکی مەککە زۆر مەشهور بوون: محەممەدی کوڕی کەعب، ئەبوو عالیەی ڕەیاحی، زەیدی کوڕی ئەسلەمە کە هەر یەکەیان کۆمەڵێک قسەی عالمە گەورەکانیان لەسەرە لەبەر کات طبعا تەفسیلاتی نادەینێ. طبقەی ئەهلی عێراق کە ئەوانش طبعا مەشهورن و بەناوبانگن و قسەیان زۆر هەیە لەسەر قورئان، کۆمەڵێکن ئەوانەی کە زۆر مەشهورن لە ناو تابعیندا. یەکەمیان حەسەنی بنی یەساری بەسری کە مەشهورە بە حەسەنی بەسری، طبعا یەکێکە لە کە حەسەنی بەسری ئیمامی غەزالی دەفەرمێت لە هەموو خەڵکی زیاتر قسەکانی لە قسەی پێغەمبەر چوون صلی الله عليه وسلم، لە هەموو خەڵکی سەردەمی خۆی لە پێغەمبەرەوە نزیکتر بووە بەهۆی هەڵسو کەوتەکانی و لە ئەو پەڕی فەساحەت و بەلاغەتدا ژیاوە و هەروەها یەکێک بووە لەوانەی کە دەیان کەراماتی لەسەر دەستی ڕوویان داوە
شێوە معجیزە بەڵام معجیزەنا کەراماتی لەسەر ڕووی داوە خوای گەورە شتی خارق عادەی بۆ کردووە و یەکێک بۆ لەوانەی کە قسەی زۆر دەقیقن و زۆر وردن لەسەر قورئان کە ساڵی طبعاً ساڵی 110 هیجری طبعاً لە بەسڕە وەفاتی کردووە و لە بەسڕەش نێژراوە. مەسروقی کوڕی ئەجدع یەکێکی دیکەیە لە ئەهلی عێراق کە پێیان دەگوترێت تەبەقەی ئەهلی عێراق و مفەسیرێکی طبعاً بەناوبانگی سەردەمی خۆی بووە. قوتادەی کوڕی دەعامە یەکێکی دیکەیە لەو سەحابانەی کە ساڵی 61 طبعاً لەدایک بووە و ساڵی 114 وەفاتی کردووە و لە تەمەنی 55 ساڵیدا وەفاتی کردووە و گەیشتۆتەوە بە خزمەتی خوای پەروەردیگار و لە بەسڕە وەفاتی کردووە و هەر لە بەسڕەش نێژراوە. عەتای خوڕاسانی یەکێکی دیکەیە لە سەحابەکان کە ساڵی 50 هیجری لەدایک بووە و ساڵی 135 هیجری وەفاتی کردووە. مرڕەت هەمەزانی کە ئەویش ساڵی 76 هیجری لەدایک بووە و لە عێراق ژیاوە و یەکێک بووە لەو کەسانەی کە زۆر لە ئاەتەکانی قورئان تێگەیشتووە و حاڵی بووە. ئەوانە کۆمەڵێک مفەسیرن لە سەردەمی تابعیندا کە گوتمان مفەسیرینەکانی تابعین دەکرێنە سێ طەبەقە، سێ چین؟ طەبەقەی ئەهلی مەککە، طەبەقەی ئەهلی مەدینە و طەبەقەی ئەهلی عێراق کە بە خێرایی و هەر بە کورتی طبعاً ناوەکانمان باس کردن ئەگەرنا لە کتێبەکاندا ژیانیان بە تەفسیلی مەوقیفەکانیان بە تەفسیلی شێوازی تەفسیرکردنیان بە تەفسیلی باس کراوە ناتوانین لەوە زیاتر باسی کەین بەڵام ئاگامان لێی بێت هەر کاتێک قەولێک قسێک پاڵدرایە لای ئەو پیاوە گەورانە پێویستیان بە تەحقیقکردن و لێکدانەوە هەیە چونکە ئەوانە لەبەرەوەی مفەسیر بوون زۆر کەس کە ناوبانگی نەبووە یا عیلمی زۆر پێ نەبووە قسەی خۆی پاڵداوەتە لای ئەوان بۆی خەڵک بڕوای پێ بکە کە جارێکەش ئیشارەتمان پێکردووە بەڵام سوپاس بۆ خوای گەورە کتێبەکانی ئێستای تەفسیر زۆرینەیان تەحقیق و تەخریج کراون هەمیشە با سەیری کۆتاییەکەی کەین بزانین سەنەدی قسەکەی بەڕاستی بە دروستی گەیشتۆتەوە ئەو پیاوە یان نەگەیشتۆتەوە بەو پیاوە چونکە زۆر ئیسرائیلیات و خوڕافیاتانە لە ناو تەفسیرەکاندا نووسراون قسەی ئەو ذاتانە نین بەڵام پاڵ دراونەتە لای ئەو ذاتانە دەنا ئەوانە بەڵێ بەشەرن دەگونجێ هەڵەیان هەبوو بێت بەڵام بەبێ گومانی زۆر لە خەڵکی دوای خۆیان لە قورئان تێگەیشتووتر بوون. خوای پەروەردیگار ئەوانیش بگەێنێ بە ڕەزامەندی خوای پەروەردیگار و ئێمەش لە خزمەتی قورئاندا بگەێنێ بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.